سڵاوتان لێبێت بەو هیوایی هەفتەیەکی خۆشتان بەسەر بردبێت و ئێمەش وەکو کۆوار هەفتەکەتان بۆ ڕەنگاڕەنگتر دەکەین. سەرەتاش با لە گرنگترین هەواڵە کولتوری هونەریەکانی هەفتە دەست پێ بکەین. پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر لە یادی 26 ساڵەی دامەزراندنیدا فستیڤاڵی ساڵانەی خۆی ئەنجامدا کە تیایدا هەموو بەشەکان بەشداریان کرد. لایەتکردنەوە پەیمانگەی هونەرە جوانەکان هەموو ساڵێ هەر قسم و مۆسیقا عەرزی خۆی دەبێت شانۆ پێشکەش دەکرێت و شێوەکاریش دەوری خۆی دەبین لە وەختە کە کردنەوەی پێشانگای شێوەکاری و سیرامیک و نەحتا. پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر هەموو ساڵ لە ساڵیادی دامەزرانی خۆی فستیڤالێک ساز دەکات. بۆ ئەم ساڵیش پێمان باش بوو وەکو ساڵانی تر بەشی موزیک بە چەند بەرهەمێکی جیهانی و بەرهەمی کوردی بەشدار بین. بێگومان ئەم بەرهەمانە پاڵپشتیە بۆ قوتابیانی بەڕێز کەوا بتوانن ساڵانە لە چاڵاکیەکان بەردەوام بن، هەروەها بتوانن لەسەر ستەیج ئەو ترسیان بشتێکەوە هەیتیان بەردەوام دەبین لەو کار و چاڵاکیانەمان بە سیمینار پێشکەشکردن و چاڵاکیەکانی تر. هەفتەی پێش و تریش هەر لە ڕۆژی پێشەمە چاڵاکی ترمان پێشکەش کرد بەو یادا ئەویش کەرنەڤاڵێکی عود بوو. ئەم ساڵیش بە درێژایی کار و چالاکیەکانی پەیمانگەی هونەرە جوانەکان بەشی میوزیک هەستن بە کۆنسێرتێک کە بۆ یادی 26مین ساڵیادی پەیمانگەی هونەرە جوانەکانە لە بەشی هەولێر. منیژە و قوتابیەک لە بەشی میوزیک بەشدار بووم بە چەند گۆرانیەک و لەگەڵ هاوڕێیان پرۆڤەیەکی چاکمان کرد و بەشەکانی تری پەیمانگاش بە هەمان شێوە کار و چالاکیان هەبوو. پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی سەرشەقام لە کەرکووک بە نمایشکردنی شانۆگەری عەریزە نووس و کچە ئازاکە دەستی پێکرد. ئەکتەرانی هەردوو شانۆگەریەکە لە هەریەک لە شارەکانی کۆی و کفری لەلایەن تیپی شانۆی هاوارەوە میوانداری کرابوون و نمایشەکان لە زانکۆی کەرکووک و بازاڕی ڕەحیماوای شارەکە ئەنجامدرا. ئەمڕۆ هاتینە شاری کەرکووک بە شانۆی عەریزە نووس بەشداریمان کرد. ئەم شانۆیە لە بیرۆکەی مامۆستای دەرهێنەرمان مامۆستا هونەر تاهیر بوو و ئەمن و بەڕێز دکتۆر کەیفی ڕۆڵی خۆمان تیا جێڕاوە. ئەم شانۆیە شانۆی شەقامە باس لە معاناتی خەڵکەکە کە سمبۆلە عەریزە نووسەکان عەریزە بنووسن و بۆی لێپرسراون بە دوو دەنجیانەوە بێ و کێشەکانیان بۆ چارەسەر بکاتن. زۆر خۆشحاڵ بووین کە بەشداریمان کرد. ئینشاءڵڵا ئەمە دەبێتە دەستپێکێک بۆ دەستپێکردنی فستیڤاڵێکی تر لە شاری کەرکووک. بەسە کاکە بێدەنگ بە سەردەمی کابرای سەردەمی کابرای نەما ئێمە بە شانۆی عەریزە نووس بەشداریمان کرد لە ڕاگەیاندنی ئەو فستیڤاڵە. دیارە شتێکی زۆر دڵخۆشکەرە کە شانۆی شەقام خەریکە وردە دەبێت بە باو پەرە دەسێنێ لە کوردستاندا. ئێمە فستیڤاڵی شانۆی شەقامی دەربەندیخانمانەیە، ئەوە فستیڤاڵی شانۆی شەقامی کەرکووکیش هەنگاو بە هەنگاو ساڵ بە ساڵ بەرەو پێشەوە دەڕوە. ئەم ساڵیش هەنگاوێکی گەورەینە کە کردی بە فستیڤاڵێکی نێودەوڵەتی. ئێمە هەمومان دڵمان پێخۆشە ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین لێرەوە کە وڵاتانی دیکەش دێ و ئێمە تەجروبەی ئەوان دەبینین. زۆر گرنگە بۆ ئێمە بزانین شانۆی شەقام لە وڵاتەکانی دیکە گەیشتووە بەکوێ و ئێوان چن دەکات. ئەم جۆرە نمایشانە زۆر زەروریە بۆ شارەکەمان و
لەبەرەوەی ڕاستەخۆ لەگەر خەڵکیە قساکە کێشەکانیان نەکۆڵێتەوە فێریانەکە چۆن داوای مەفەکانی خۆیان بکەن هیوادارین ئەم جۆرە کارانە و حکوومەتیش هاوکاریان بکە. پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕەواندوس کۆڕێکی شعری بۆ نووسەر و شاعیر نووری بێخاڵی ڕێکخست و تیایدا چەندین بەرهەمی نوێی خستە ڕوو. هێشتا سێبەری کورسیان دەڵەڕاوچەیە نەکەوت بێتە سەر چاوتان. هێشتا دڵە کوتەی مقایدەتان نەگرتە بێت. من دەزانم نەمری درۆیەکی گەورەیە. دەزانم چیتر لەناو ئەو شوێن کاتە چەقیوەی ناوجەنگەکاندا لەناو ئەم زەمین و زەمانە خنکاوەی ناوخوێندا. سوپاس بۆ پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕەواندز کە ئەم ساڵ لە دەستپێکی وەرزی چالاکی ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی خۆیاندا بە کۆڕێکی منیان دەست پێ کرد. ئەو کۆڕە شعری بوو و لە میانی ئەو کۆڕەدا چەند تێکستێکی نوێ شعری خوێنەوە کە دوزار ئەزمونێکی دیکەی شعری منە پاش کتێبی شەڵاڵم بەعاتلی ئێوارە و پاش کتێبی نیشتیمان سەفەری یاخود سەفەر نیشتیمانیە ئەوە سێمین کتێبیان دەبێت کە ئێستا لە تەوری دیزاین و بەرگ و نەخشەسازیدایە لە ئایندێکی نزیک بخێنە بەردەست و من پێمە ئەزمموی شار نووسین لە شتێکدا کۆمەچی کردوم ئەو شتێکە نەمتوانێت لە میانی وتارێکی سیاسی لە لێکۆڵینەوەیەکدا لە کارێکی ڕۆژنامەوەیدا دەری ببڕم یاخود ئەوەی کە لە ناو خۆمدا هێوە ئەوەی کە پێویستە بیگەێنم ڕەنگە 2000 شعر و تێکستی ئەدەبی بواری ئەوەی دابمەیە کە دەرەقەتی ئەو دەربڕینە بێم و ئەوەی کە ویستومە لە ڕێگەی زمانی ئەدەبیدا و لە ڕێگەی تێکستی ئەدەبیدا بیگەینە خوێنەوەی. لە درێژەی چالاکیەکانی گروپی فیلم هاوس لە هەولێر فیلمی کچی کافرۆش پیشاندرا و گفتوگۆی لەبارەوە کرا. ئەوە بۆ چەندانە؟ 26 فێڵم لێ نەکەی ها؟ لابێ سۆفێک لێ ناکەم. باشە چەندانە کاتەعانەیەک؟ بەخۆ نازانی 50. I'm John. In my culture, this is not shame. باسی کێشەیەکی کۆمەڵایەتی ئەو سەردەمە دەکاتن کە کسێک بۆ کسی کافرۆش چۆن دەرفێنرێت و ئەو کاتە لەلایەن کەسی سێمەوە لە بریتانیا دەرمان خوار دەکرێت لە هەمووش لە دوو شاری کوردستان هەولێر و سلێمانی لە یەک کاتدا بۆ ماوەی 2 مانگ عرض کرا ئێستاش لەسەر خواستی هاوس فلم و سنتەری ئالا ئەو فلیماوان لێرەدانە عرضی بکەین و هیوادارم سوپاسی ئەو زەماوەش دەکەم کەوا بۆ سەرما و سۆڵە بۆ بارانە هاتوون بۆ بینی فلیمەکە. I cannot be anymore. Accept this plan. Raz بۆ خۆی حەز ناکە ئابڕووی بچێت تێگەیشتی؟ کۆ لە عادەت و تەقالیدی ئێمە هەیە کە جبێن بە بێگانەیەک. Love has not limits, has not religion. ذات خاتون love مراد. I don't know. عەدنان کەریم و ڕێبوار سەعید تابلۆکانیان لە شارەکانی کوردستان پیشانی هەواداران دەدەن و لە دهۆکەوە دەستیان پێکرد و هاتنە هەولێر و بەم زوانش دەگەنە سلێمانی. تابلۆکانی پێشەنگەکە بە هاوبەشی لەلایەن هەردوو شێوەکارەوە دروست کراون. عەدنان کەریم جگە لە دەنگە خۆشەکەی بۆمان دەردەخات کە دەتوانیت لە یەک کاتدا لە چەند بوارێکی هونەریدا سەرکەوتوو بیت.
پرۆژەیەکی هاوبەشە لە بین دوو هونەرمەند ئەکرێ کە بیرە جیاوازەکان ئەکرێ کە ستایلە جیاوازەکان لە یەک تابلۆدا کۆ بکرێتەوە. بۆ ئێمە زۆر گرنگە بزانین کە هونەر بەگشتی ئەتوانرێت خۆشەویستی ببەخشێت بە هەموو دنیا بە کۆمەڵگا. هەر بۆیە لێوە بیرمان کردەوە کە دوای پرۆژەی ئەم ساڵی کە کردومانە کە بوون بە پێشانگایەک لێوە هێنامان بۆ شاری دهۆک. لە دهۆک ئەمڕۆ کە یەکەم ڕۆژەکە ئەم پێشانگایە پێشکەشەکرێت جەماوەرێکی زۆر خۆشەویست هاتن بەڕاستی ئەوە دڵخۆشی کردم. ئەوەی کە جێگای سەرنج بوو بە منەوە بوو کە لێرە چەندین هونەرمەندی ترم ناسی. گرنگترین شدەوەیە کە لە بینی شارەکانی کوردستان خۆشەویستی بینی هونەرمەندان هەبێت. بە شێوەیەکی گشتی ئینسان ئامادەیی هەیە لە ناو تابلۆکانە بینی ئینسان و سروشت. ئێمە زۆر کات هەست دەکەین سروشت خەریکە غایب ببێ لە ناو ژیانی ئێمە. لێرە بەشێک لە ئینسانەکان تێکەڵە بنەوە بە سروشت. سروشت تێکەڵە بێتەوەنێ بە جەستەی ئینسانەکان. لێرە ویستومانە ئەو بەڵانسە ئەو هاوسەنگیە ڕاگری لە مابینی مرۆڤبوونی ئێمە و ئەو سروشتەی کە خەریکە وردە وردە لە ژیانی ئێمە چێتە دەرەوە. چکە سروشت بێ ئەو هاوکێشەیە بێ ئەو بازنەیە کە بڵێن تەکمیلی هەموو ژیانی ئینسانبوونی ئێمەیە لەگەڵەوە هاوسەنگە بێ. بۆیە لێرە پەیامەکە زۆر بە وازەحی دیارە بەڵام ڕەنگە هەرێکەشیان کارکتەرێکی خۆی هەبێ جیاواز هەرێکەوە لە زاویەیەکی جیاوازەوانێ بڕواتە ناو ئەم پێناسەیە. بۆیە بە شێوەیەکی گشتی ئافرەت ژن ئامادەیی هەیە. ژنی شۆک و سمبۆڵێک بۆ سروشت بۆ خاک بۆ نیشتیمان کە دیسانەوە بێتەوانێ بە هاوڕێ و بە خۆشەویست و بە کەسی ئێمە. پەیوەندیەکی دیالکتیکی هەیە لە نێوان موزیک و هونەر. جا ڕەنگە بپرسی بڵێ مامۆستا عەدنان چۆنە مەسەلەن ڕێچکەی وێنە کێشانشی کێشاوە. وەکو عەرزم کردی ئەو پەیوەندیە تند و تۆڵەی لە نێوان شێوەکاری و لە نێوان موزیک هەیە پەیوەندیەکی زۆر تند و تۆڵە. من لەو تابلۆیانە موزیک ئەبیستم. گەر بڕیار بێت بمرین نوێترین بەرهەمی شانۆی دەرهێنەر شوان کەریمە. شانۆگەریەکە باس لەو کێشە و گرفتانە دەکات کە لە ئێستادا لەناو کۆمەڵگادا هەیە و لە هەمان کاتدا باس لەوە دەکات چۆن بتوانین لە ڕێگەی بەخشینەوەی هیواوە جارێکی تر هیوا بۆ چارەسەرکردنی کێشەکان بگەڕێنینەوە. کارێک مەکە دوا ڕۆژەکانی تەمەنیت بە نەئارامی بەری لەسەر لەگەڵ تۆ قسە بۆ ئەم نایەوە تکایە خوا نەبوو بەڕاستیانە ئەوەتە کامێرە ڕووناکی زۆر کۆمیدی تکایانە هەسە ڕۆژنەکو دەرمانەکانی وەرگرە لێستایەکەن نیشتەوەی کەس هەستەوە نەکەم من کارکتەرەکەی خۆم زۆر خۆشەیە کارکتەرێکی عجوولە کارکتەرێکە لە نێو نەخۆشخانەکە عجوولە و لەگەڵ هەموو نەخۆشەکانی تراپەیوەندێکی باشی هەیە دکتۆرەکە نەبێت لەبەرەوەی ئەم کارکتەری من زۆری حەز لە دروستکردنی فیلمە بەڵام دکتۆرەکە نایاڵە فیلم دروستکەن حەز ناکات فیلم دروستکەن تا ماندوو نەبن ئەمیش زۆر دژایەتی دکتۆرەکە ئەکات ستۆپ ئەوە چی کاتە بواکەن قسەکانی من وان نووسراوە باشەوە نووسراوە بەڵام هەمووی بەسەریەکەوە نا
ڕۆڵەکەم چییە؟ پێ بڵێ ڕۆڵەکەم چییە؟ نا ئەبێ دەرهێنەرەکە پێ بڵێ. دوایەمین دیالۆگی من لەسەر ستەیج کە کۆتایی ئیشەکەیە کە باس لەوە کاکەم تا ئێمە جوانی دروست بکەین نامرین. شەرپەنجە ئەو نەخۆشیە نییە دەستی بگاتە دڵمان و خەونەکانمان لە ناو بەرێ بۆیە ئەو دیالۆگی خۆمم زۆر خۆشەوێ و کارکتەرکی خۆم زۆر خۆشویست بۆیە توانین بۆ خۆشەویستی و پێشکەشی خەڵکی بکەم. چیرۆکی نمایشەکە باس لە خەستەخانەیەکە کات کە کۆمەڵە نەخۆشی توشبوو بنە بە نەخۆشی شێرپەنجە لە قۆناغی کۆتاییدان بەڵام یەکێک لەو کارکتەرانە کە کارکتەری مینایە بە پێی زانست بۆە پێش چەند ساڵێک بمردایە وەکو شێوە معجزەیەک سەیریەکرێت لە ڕێی شانۆکەەوە لە ڕێی داخەکەەوەتی ئەگەین کە ئەم کچە خەونی دروستکردنی فیلمێک بووە واتە گەر هەموو چیرۆکەکە کورتکەینەوە لەوەی کە دروستکردنی هوەر دروستکردنی جوانی هەمیشە ئەوەیە کە مردنە بەزێنێتەوە مردن دەستی پێناگات وەکو چوارچێوەی فۆرمی ئیشەکەش ئەوەیە کە ئێمە مامەڵەمان لەگەڵ چیرۆکێکی گشتیە هەیە کە ناو خەستەخانەکەیە و چیرۆکێکی زۆر تایبەتی کە پەیوەندی هەیە بە مناڵی میناوە ئەو کە مناڵ بووە خێزانێکی دراوسیان هەبووە و بڕیاریاوە ڕۆژ لە ڕۆژان کە چیرۆکی پڕکارەساتی ئەو سێژنە بکا بە فیلمێک کەوتیانە بێ کیمیا چارەسەرێکە پێیان نەوتم کیمیا ئەلبومی ڕسمەکانی جەسرێتەوە کۆتایی هات وەکە مشتێکی تڕۆی 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 هونەرمەندی نیگارکێشی کورد عەلی زولفەقار لە بەر تابلۆ ڕخنە ئامێزەکەی لە سەرۆکی تورکیا ئەردۆغان لە پێشەنگەیەکی شاری لینز لە ئەڵمانیا بە بڕیاری سەرۆکی شارەوانی ئەو شارە تابلۆکەی هەڵگیردرا. ئەو بڕیارە بووە بابەتی میدیای ئەڵمانی و جێگەی ناڕەزایی بوون لەناو کۆمەڵگەی ئەڵماندا. عەلی وەک پەنابەری سیاسی ماوەت 22 ساڵە لە ئەڵمانیا دەژی و خاوەنی ستایلێکی تایبەتە و کارەکانی بە قەڵەمی ڕەش دەکات. بەرهەمەکانی لە زۆر مۆزەخانە و شوێنە تایبەتیەکاندا هەڵواسراون. Bu eseri hazırlamam ve bu hale gelmesi uzun zaman aldı. ماوەیەکی زۆرم پێچوو هەتا ئەم تابلۆیە گەیشتە ئەم قۆناغە و ئامادەکرا چونکە من هونەرمەندێکی خەڵکی تورکیام و ماوەیەکە لەوێ ژیاوم زۆر ناخۆشم بینیوە ئەو ناخۆشی و فشارە زۆرەی سەر هونەرمەندان وای لێکردم کە خۆم وەکو بەرپرسێک لەم کارەدا بنێم وەکو مەسلەیەکی ویجدانی ئەم ئەرکەم خستە سەر ئەستۆی خۆم و تابلۆیەکم بەو بیرۆکەیەم دەست پێ کرد. Kendi üzerime düşen görevi yapmam gerektiğini hissettim. Esere zaten baktığımızda, dikkat ettiğimizde ئەو کاتی مرۆڤ بەوردی سەیری ئەم تابلۆیە دەکات دەبینێت چیرۆکەکەی دیارە لەلایەک وێنەی دەمیرتاشم نەخشاندەوە و لەلایەش تر وێنەی منداڵێکی بچووک کە دەگری و لە ناو شەڕدایە بەڵێ ئەم تابلۆیە دیارە کە بەڕێز سەرۆک کۆمار لە چالاکە جەماوەریەکاندا بانگەشەی هەڵبژاردن دەکات قورئانی بەرز کردوتەوە خۆی وەک باشترین موسڵمان دادنێت و باسی ناوەڕۆک دەکات کە خۆی خاوەن حەقە ئەو قسانەی من هەموو لە مەیدانەکاندا هەن بە بەڵگەوە هەر لەو بابەتەدا ئەو تابلۆی دروستکرا toparlamıştım, bir araya getirdim. Türkiye Konsolosluğu Sayın Sibel Müderrisoğlu قۆنسوڵی تورکیا لە ماینز بەڕێز سێبەل مودەڕێس ئۆغڵو پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی شارەوانی ماینز کردبوو
وتبووی ئەم وێنەیە ڕێزی تورکیا دەشکێنێت وەک وڵات و وەکو سەر و کۆمار کە نەحەقی لە تورکیا دەکات دیار بوو ئەو بابەتە زۆر تەشەنەی کردبوو لە میدیای تورکیا و کاری لە سەرۆکی شارەوانی کرد و ترسی لە خۆپشاندان و ئاڵۆزی ناوشارەکە بوو بۆیە بڕیاریدا کە تابلۆکەی من لا ببرێت و گوتی دوور نییە لەسەر ئەو تابلۆیە شتی خراپ ڕوونەدات ئەمە بۆ چوونی سەرۆکی شارەوانی بوو هەر بۆیە بە منیشی وت تابلۆکەت لابە دواتر کەلام برد و ئیدانەم کرد و بابەتەکە گەورە بوو لە میدیای ئەڵمان و جیهان گوترا کە ئەمە زیان بە پرۆسەی دیموکراسی ئەڵمانیا دەگەیەنێت دووبارە بەم دوایە سەرۆکی شارەوانی تەلەفۆنی بۆ کردم و گوتی بڕیارەکەی من ناڕەوا بوو داوای لێبوردنی کرد لەلایەشترەوە هیچ لایەنێکی سیاسی ئەڵمان پەیوەندی بە منەوە نەکردووە منیش وەکو هەڵوێستی ئەخلاقی سوپاسی سەرۆکی شارەوانی دەکەم kə davayı levurdun diye Tabii ki politika adına bir ahlak, bir etik değer taşıdığı için çok önemsedim ve kendisine çok teşekkür ettim. کۆتا بڕگەی بەرنامەکەمان باس لە خانمە نووسەرێکی کورد دەکات. دوای 10 ساڵ لە دابڕانژنە نووسەر و شاعری کورد کەژاڵ ئەحمەد لە ڕێگەی ئێوارە کۆڕێکی شعری بە خوێنەرانی شاد بووەوە. لە لێدوانێکی تایبەتی بۆ کوردستان 24 دەڵێت ئەو دانە بڕاوە لە نووسینی شعر و بە هەمان نەفەسی جارانەوە بەکەم ڕازی نابێت. دنیای ئەو دی و پەنجەرەی ژیانی ئێستام تا چاو بڕکات هەرداری زەیتون و تەمە لە شوشەیەکی ڕووناک و بێڕتوشی وەکو دڵما دایدەنێن زمانی باڵندەم دەزانی دوای 10 ساڵ لە دوورکەوتنەوە هەمان پەیامی شعری خۆم ئەڵێمەوە کە بەکەم ڕازی نابم بە تایبەتی بۆ خوێنەری کورد 10 ساڵ دوورکەوتومەتەوە بەڵام ئەمڕۆ کە هاتووم کۆڕێکم کردووە لە سلەیمانی زۆر خۆشحاڵم کە هاوکارەکانم ئەوەی دەستیان نایە ژێر باڵم ژن بوون. گروپی سۆفیا دەنجەخاوێ، گروپی سەمای بالەی لەیزین مامۆستا ڕووبار ئەحمەد، گروپی کچانی مەحوی مامۆستا ساکار و هاوکارەکانیان هەمویان. ئەمانە هەمویان و بەڕێزان ئەوانەی کە لە سینەما سالم بوون، ئەوانەشی کە ئەمڕۆ هاتبوون بەو جوانیەوە گویان لە شعرە گرت. ئەمانە بۆ خۆیان زۆر هاوکار بوون بۆ گەیاندنی ئەو مەسیجە ئەو پەیامە کە من ئەمڕۆ ویستم چی بڵم. بەڵێ من وەستا بووم لە بڵاوکردنەوە بەڵام نەوەستا بووم لە نووسین. ئەوی کۆمەڵە شارەش کە لەم ساڵا چاپیەکەم ئەو وەڵامە بۆ ئەوانەی ئەگەر وایان بیرکرد بێتەوە من وەستاوم. من بەس بڵاوم نەکردوێتەوە لە 2008ەوە تا 2018 دەرکەوتنی لەم جۆرانەم نەبووە، بەڵام لە 2014 کتێبێکم چاپ کردووە لە سلەیمانی و بڵاوم کردوێتەوە و چەند بەرهەمێکی تریشم بڵاو بۆتەوە. بەیانی زوو بمبینە لە گەلەری شار چۆن مێزێکم داناوە و گەزۆی تۆفیقی حەڵواتیە بەشمەوە، هەنجیری هیران و نازەنین یان ڕێواسی قەندیل بم. من لە وڵاتی جەڕەش و قەڵای عەجلون و عەقەبە و ئەمە پڕ بەدڵ پیرۆزبایی گەرم لە خاتوو کەژاڵ بکەم. بەڕاستی کەژاڵ
بۆ ئەمڕۆی ئەدەبی کوردی یاخود شعری کوردی ئەتوانین بە ناوی یەکێک لەو ئافرەتانەی دابنین کە پانتایەکی گەورەی داگیر کردووە هەر لە سەرەتای دروستبوونیەوە بۆ نووسینی شعر کە خاوەنی چەنەها کتێب و دیوانی شعریەوە بەڵگەشت بۆ ئەمەی شعرەکانی وەرگەڕاونەتە سەر چەند زمانێک وەکو ئینگلیزی وەکو نەرویجی. کەژاڵم ئێوارەیە بەڕاستی بۆ هەموو خوێنەران و گوێگران و ئامادەبوانی سەلمان کە هێشتا بە نەفەسێکی گەورەوە بە پێداکۆکیێکی گەورەوە ئەتوانێ بەرەنگاری هەموو ئەو کۆسپوتەگەرانە ببێتەوە کە هاتۆتە ڕێگەی چوەک ژیانی تایبەتی خۆی چوەک ژیانی هاوڵاتیەک هاونیشتیمانیەک کە زەمانێکی زۆر دوور بووە لەم وڵاتە بەڵام لەناو ئازار و ئەشکەنجەی ئەم وڵاتەیە وەک ئێمە ژیاوە. دەرگاکانتان بەسەد قوفڵ دەمتان بەسەر سەدان قسەی نەوتراودا پێوە بدەن. چاوم لە باران چەرچرا دڵ بڵێ